ساڵی نوێ و هیچ کاتێک گەندە ئێستا باش نییە بۆ ڕێکردنەوەی لە شەروە بۆ جلیانی ڕاهێنەری بەرنامەی گەورەترین دۆڕامان لەگەڵایە بۆەوەی نهێنیەکانی خۆیان ئاشکراکەن لەسەر شتە ئاسانەکانی هەمومان نتوانین بیکەین بۆەوەی لەشمان ڕێکترکەین و ئەمڕۆ دەست پێکەین. زنجیرەیەکی نوێی دکتۆرەکان ژنێکی 300 پاوەندی خەریکە کەسێکەچێت بەدەم بانگێشتەکەیەوە کە بۆ هەتا ژیانی گۆڕێت. ئای خوای گیان سیرکەن چی ڕوات کاتێک جیلیان لە بەرنامەی گەورەترین دۆڕاوەوە کۆنتڕۆڵە بێتە دەست. اینجا وەرن ڕوبەڕوویەک لێتە بەمەوە. سیرس بەرامبەر ئۆردۆن زانم چی پێکرە پیرە پیاو کەم پزیشک پێشبڕکێی خۆشەشکردنەکە ئاباتەوە. اینجا ئەگەرەتەوێت سکت وەکی کەسانی وەک ماریۆ لۆپێز یان دیڤید بێکام بێت ئێمە نهێنیەکانی ئاشکراکەین. قەت نەتان پرسیوە چۆنە ماسولکە جوانانی دەستکەوتووە؟ دکتۆر ترێڤز ئەچێت بۆ هۆڵی لەشجوانی بۆ مەشقکردن. با بڕۆین. لە بەرنامەی دکتۆرەکانە کە پسپۆڕەکان لە شاشەی تەلەڤیزیۆنەوە بینن. The Doctors شەوی پێنجشەممە کاتژمێر 9 بەتەنها لەسەر شاشەی NRT2.